استقامة واتا ڕێک ڕۆیشتن لەسەر شەریعەتەکەی خوای گەورە ئەوەی کە خوای پەروەردگار دایناوە ئەمر و نەهی فەرمانی بەچی پێکردووی بیکە بە جۆرەی توانات چی لێ قەدەغە کردووی خۆتی لێ بە دوور بگرە ئەوەی کە هەواڵی پێداوە و خەبەری پێداویت بەڕاستی دابنێ و ئیعتیقادت پێی بێ بەم شێوازە ژیان بەرەسەر ئەوە تۆ کەسێکی مستەقیمی لە تەفسیری ئەم دوو ئایەتەدا ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوای گەورەی لێ بێ فەرمووی ثم استقاموا يعني لم يشركوا بالله ئەوانەی کە خوا دەناسن و شەریکی بۆ دانانن ئەوە ئیستیقامەتە لم يعبدوا معه إلها آخر استقامة ئەوەیە کە تۆ لەگەڵ خوایەکێکی تر نەپەرستیت عمر ڕەزای خوای گەورەی لێ بێ دەیفەرموو ثم استقاموا أي لم يروغوا روغان الثعلب وەکو ڕێوی ئەولاولا نەکەیت هەر جارەی لەسەر پەتێک نەبیت ڕۆژێک نوێژ دەکات ڕۆژێکی تر لە ڕەقس و سەماع کە وتیان ئەمڕۆ ڕەمەزانە دێت ماشاء الله دەست دەکا بە عیبادەت کە وتیشیان ئەمڕۆ سەری ساڵە ئەوە سەهۆڵەکە بەرناکەوێت لە چێ لەو کەسانی کە ئەهلی مزگەوت ناڵێن هەمووی زۆرێکی بەداخەو بۆ ئەوەی مستەقیمە وەکو عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێ ئەلفاڕۆق فەرمووی لەم یەڕوغ روغان الثعلب نابێ وەکو ڕێوی ئەو لەولا بکات ڕێک بڕۆ لەسەر ڕێگای خوا ڕێگای تۆ دیارە لەگەڵ خەڵکی جاهل و نەفام نابێ بیتە جاهل و نەفام نابێ غەیری خوا بپەرستی نابێ لەسەر غەیری دینی خوا بڕۆیت ابن عباس فەرمووی ثم استقاموا على فرائضه استقامت ئەوەیە کە تۆ پابەندی فەرزەکانی خوای پەروەردگار بیت وهروها فرموي ثم استقاموا على شهادة أن لا إله إلا الله مستقيم بي لسر لا إله إلا الله ولسر توحيد بجيجي أني فرمان كانوا دول كوتنا ولا خراب كان أما بريتيا لاستقامة برا كانوا چنك مستقيم بين تا چند صد لصد پێویستە صد لصد مستقيم بيت صد لصد چی فرمانك خواهي گەورە کردوێتی جێبەجێکەی چیش لێی قەدەغە کردووی لێی دوورکەویتەوە جا لەوانەیە بڵێ جا چێ هەیە لە ئێمە بتوانێت یعنی جارێک لە جاران تاوانێک نەکات فەرمانێک کەم تەرخەمی تێدا نەکردبێ حرامێک تووشی نەبوو بێ ئێخۆ ئێمە مەلایکەت نین دەڵێن لەبەر ئەوەشە کە خوای گەورە فەرموویەتی فاستقیموا إليه واستغفروه ئێوە ئیستیقامەتان هەبێ بەرەو خوا سەد لە سەد هەوڵدن فەرمانەکانی جێبەجێکەن بەڵام ئەگەر تووشی زەلێک بوون واستغفروه داوای لێخۆشبوون لە خوا بکەن التوبة تجب ما قبلها ئەو داوای لێخۆشبوونکردنت لە تاوانێک کە تووشی دەبیت و تەوبەکردن و گەڕانەوەت بۆ لای خوا گوناهەکەت بۆ دەسڕێتەوە و دەتێنێتەوە سەر ڕێگا ڕاستەکە سددوا وقاربوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئێوە سەداد ئەوەیە کە تۆ تیرێک بۆ هەدەفێک دەهاوی سەد لە سەد لێی بدەیت قاربوا لێی نزیک بیتەوە ئێمەش پێویستە سەد لە سەد براکەم دیندارێتی جێبەجێکەین ئەی کە نەتوانی لێی نزیک بەرەوە مەڵێ کاکە بەخوا من یا دەتوانم سەد لە سەد بیکەم یا نایکەم نا غەڵەتی کاکە ئەگەر لە شتێکیشدا کەم تەرخەم بووی ئیمانت لاواز بوو تووشی هەڵەیەک بووی ئەوەتە خوای گەورە لە دوای ئەمر بە ئیستیقامەت ئەمر دەکا بە ئیستیغفار فاستقیموا إليه واستغفروه داوای لێخۆشبوون لە خوای گەورە بکە لە شتێکدا کە ئیستیقامەتی تەواوت نەبوو خوای گەورە لێبوردەیە غەفور و ڕەحیمە لێت خۆش دەبێ و عەفوت دەکات